دەزانن لە کاتەکانی بەیانی زووەوە شەپۆلێکی چڕی خۆڵبارین ڕووی لە شاری سلێمانی و دەوروبەری کردووە لەگەڵ هاتنی ئەم شەپۆلی تەپڵ و تۆز و خۆڵە پلەکانی گەرماش بە بەراورد بە پلە گەرمیە تۆمارکراوەکانی دوێنێ و ڕۆژانی ڕابردوو هاتۆتە خوارەوە لەگەڵ سالار حاجی عەلی کەشنازدا قسەم کرد ئەو ئاماژەی بەوەدا کە تاکو و کاژمێر 12 نیوەڕۆ ئەم شەپۆلە چڕە خۆڵبارینە بەردەوام دەبێ بەڵام لە کاتەکانی دوانیوەڕۆوە بەرەو کۆتایی دەچێت ئەم شەپۆلی خۆڵبارینە و بەگشتی وەکو پێشتریش ئاماژەم پێدا دیارە پلەکانی گەرما بە بەراورد بە پلە گەرمیە تۆمارکراوەکانی ڕۆژانی ڕابردوو بە دیاریکراوی دوێنێ پلەکانی گەرما دێتە خوارەوە بە جۆرێک لە هەڵەبجا بۆ ئەمڕۆ پلەی گەرمی تۆمارکراو 42 پلە دەبێ و لە شاری سلێمانی و لە شاری دۆهەکیشدا 43 پلە دەبێ و لە هەولێردا 44 و لە شاری کەرکووکیشدا 45 پلەی سلیزی دەبێ دیارە شەپۆلی گەرمە هەتاکو و کەوتنی گەلاوێژ بە وتەی کەشناز سالاری حاجی عەلی هەتاکو و کەوتنی گەلاوێژ ناوەناوە ئەم شەپۆلی گەرمایە بەردەوام دەبێ واتە شەپۆلێکی گەرمای تند بە بەردەوامی دەبێت تاکۆ و کاتە بەڵام تاکو و بیستی ئەم مانگە لە دوای ئەوەوە دەتوانین بڵین کە ئیتر کێشەکە بەرەو فێنکتر بوون دەچێت بە جۆرێک لە کاتەکانی بەیانیدا ئیتر کەش و هەوا بەرەو فێنکی دەچێت تا دەگەینە وەرزی پاییز